میوانداری خاتونێکی شێوەکار و زۆر لێ هاتوومان کردووە ئەم تابلۆ جوانانەی کە لە نێو ستۆدیۆ ڕۆژێکی نوێی بینن هینی ئەو خاتونە شێوەکارەیە خاتو ڕۆژینا تاهیر ئەمڕۆ میوانی ستۆدیۆ ڕۆژێکی نوێ باز لە ئەزمموی شێوەکاری ئەوەکەین با بزانین چۆن فێری ئەم کارانە بووە بە شێوازێکی ئەکادمی خوێنەوەتی بووی یاخود حەز و خولیای بۆ ئەم بابەتەوای لێ کردو کە هێندە پرۆفیشناڵ بێ لەم بابەتەیە خاتو ڕۆژینا سڵاو لێبێ زۆر بەخێربێ زۆر سپاس مەمنون بەخێرات سەرچاوان با دەستپێکی گفتوگۆکانمان لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم پێم بڵێ تۆ چۆن دەستت بەم کارە کردووە بە شێوازێکی ئەکادمی بۆت خوێنەوە یاخود حەز و خولیای خۆت بۆ وای لێ کردووە هێندە بە جوانی ئێستام تابلۆیانە بنەخشێنی بەڵێ من لە ڕۆژهەڵات زانکۆی ورمێ بەشی گرافیکم تاوا کردووە بەڵام لە دوای کە بەشی گرافیکم تاوا کرد حەزم لە شێوەکاری بوو ئیتر بەردەوام بووم لە ئیشی شێوەکاری حەزم لە شێوەکاری بوو ئیتر لەوەتایە لەو حوشتە چاگەکەم باشە ستایلێکی تایبەتی بە خۆت هەڵبژاردووە مادام بە ئەکادمی لە گرافیک خوێن تۆ دوای هاتووی لەسەر تابلۆکانت کۆمەڵێک کاری زۆر ناوازە ئەبینی بەڵێ ستایلێکی جیاوازم هەڵبژاردووە بەڵام من پێشانگایانەی کە کردمەوە لە باشوور زۆربەیان تێکەڵەیە لە ئیشەکانمە بەڵام بۆ پێشانگای داهاتووم بە ستایلێکی جیاوازترەوە ئیشەکەم زۆر باشە زیاتر خاتو ڕۆژینە حەز بەوە کات بۆ نوێنی چی بکێشێ تابلۆ لەسەر چی بابەتێک بکێشێ بۆ نمونە من وێنەی هەڵۆیەک ویستم بیکێشم بەڵام من لەو هەڵۆیە هەمووی ناکێشمەوە حەزم بە باڵەکەی کرد کە فڕین و ئەو شتانەی تایە تیکەیە لە شتەکان هەڵەبژێرم لەسەرەوە ئیشەکەم یعنی کەواتە تۆزێک لە واقعەوە دووری ناتێ ڕاستەخۆ وێنەکان بخەیتە سەر تابلۆکانە تێ بەشێک لە وێنەیە بخەیت و گفتوگۆی لەسەر دروست بێ من حەزەکەم لەم تابلۆی کە لە لای خۆتۆ لەسەرەوە کە دەموچاوێکە دوو دەستی لەسەر لەوانەیە مە کۆمەڵی خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێ تۆ چۆن کار لەسەرەوەکەی کە لە ڕێگەی تابلۆکە تۆ پەیامێک بگەێنیت من تابلۆکانم وا ئیشەکەم کە لەوانەیە من خۆم بیر و بۆچوونی من بۆ ئەو شتە جۆرێکی تر بێ بەڵام بینەر کە بینە ئەویش بەشێکی تر لەو شتەی لە حاڵی بێ مانایەکی تری بۆ دۆزێ من ئیشەکانی خۆم کە لە مەغزمە یانمە سەر لەوها بەڵام ئیتر بۆچوونی بینەر تۆ لەم چەند ڕۆژەیە پێشەنگای تایبەتت هەبووە لە شاری هەولێر و لە وابزانمڕانیش ڕابۆچوونی هاوڵاتیان چی بوو لەسەر وێنەکانی تۆ بۆ نمونە ڕاستەخۆ ئەیانتوانین لەو پامێ ڕۆژینە تێبگەن یاخود ئاهاتم پرسیان بە تۆ کرد ئەیانت ئەمە وێنەی چیە ویستوتە چی بگەێنی وڵا پێشوازیەکی زۆر باشیان کرد هەم هونەرمەندان هەم خەڵکی تکە زۆری پێخۆشحاڵ بوومەوەش هەندەرە بۆ من ئیشەکانیان لا غەریب بوو کە بەم ستایلە جیاوازەوە ئیشم کردووە ئیشەکانی منیش تێکەڵەیە لە ئیشەکانی کەشمە کردبوو بۆ نمونە بۆی ئاویم ئیش کردبوو ئیشی بەرجەستا و بەم ستایلش کە بە پلێتی مەسوزی و ئاڵتون ئیشم کردو ئەویان لا غەریب بوو پێیان جوان بوو زۆر باشە تۆ لەبەرەوەی بۆت خوێندووە لە زانکۆیە لە پەیمانگا بێ خوێندووتە دوای ئەوە لەوانەیە زۆر کەس دوورکەوێتەوە لەم کارە بەڵام حەز و خولیاکەش لەگەڵ ئەوەش خێزان هۆکاری گرنگە بۆی کە هاوکارت بێ خێزانەکە تا چەند هاوکارت بوون بۆی کە بتوانی ئەم پێشانگانە لە شارەکانی تریش بکەیتەوە وڵا خانەوادەکەم دایکم و باوکم ماڵی خەزورم بە ڕەحمەت بە خەزورم هاوسەرەکەم ئەوان زۆر هەندەرم بوون بۆ ئەم ئیشەکە بتوانم بێمە پێشەوە پێشانگا بکەمەوە بەردەوام بم لە ئیشەکەم لێ دوور نەبمەوە هەر دایمە ئیش بکەم و زۆر هەندەرم بوون باشە ڕۆژینە پێمان بڵێ تۆ بۆ منە چ کاتێک زۆرتر وێنە ئەکێشی بۆ منە کاتێکت دیاری کردووە بۆ کێشانی ئەم تابلۆیانت یاخود هەرچ کاتێک بابەتێکی زۆر جوان لە مێشک و هزری تۆە بێ ئەو کاتانە دەستەکەی بە کێشانی کلەشە هەر کاتێک بێ جاری وایە خەوتوم ڕەپڕ خەبەرمە بێتەوە وەڵام هەڵەسم ئەو تیکەی چاکەم ئەو لە لۆحەکە هەر کاتێک بێ فەرق ناکە باشە ماتریال چی زیاتر بەکارێنی بۆ کارەکانت بۆ کارەکانم بۆی زەیتیە و پلێتی مس و ئاڵتون و زیو بۆ ستایلە ئیشم کردووە باشە چۆن ئەتەوێت گرنگی زیاتر بەم کاری خۆت بێت چونکە بەڕاستی تۆ ئەو تابلوانی کە ئێستا ئێمە لێرە ئەیبینین یەک لە یەکیان زۆر زۆر جوانترن چۆن ئەتەوێت بۆ نمونە گرنگی زیاتر بەم بەرەی خۆت بێت سود لە چیە بینی بۆم بابەتە وڵا شتێک کە ئەیبینم ڕەسم بێ هەرچیەک بێ ببینم بۆ خۆم لای خۆم تەحلیل یەکەمەوە بەنوعێکی کای هەنمە سەر لەوحەکە لەوانەیە شتێک ببینم حەزکەم لەگەڵ شتێکی کە تێکەڵی کەم
دوایی لەسەر لەوحەکەی کێشم. قرس نەبوو لە گرافیکەوە ڕاستە خۆ بێ بۆ کێشانی تابلۆ؟ بەڵێ قرس نەبوو ئەوە بۆ تۆ؟ بەرەوەڵا قورسیش بوو بەڵام حەزم لە شێوەکاریە زیاتر تا گرافیک. گرافیک وشت هیچ ناکەی دەستا؟ جار بە ئیشەکەم ئەویش بەڵام زیاتر شێوەکاریەکەم زیاتر خۆی لەم بوارەیە بینێتەوە. باشە قەت هەوڵی ئەوە یاوە بۆ نمونە خەمی ژنان زۆرن هەوڵ بەی لە ڕێگای کێشانی تابلۆیەکەوە خەمی ژنان بگەێنیت بۆ کەسانی کە بۆ بینەری ئەو تابلۆی تۆن. بەڵێ ئێستا بازە لە ئیشەکانم بەڵام دوور کەوتومەتەوە ئیشی ئەفریقیەکان کە ئەوە نیە زۆر زەحمەت کێشن دایمە خەریکی ئیشن لە چەندانە لە تابلۆکانمە ئیشی ئەفریقیەکانم کردووە کە ئەوانم نیشانداوە. باشە چی وا لە تۆ کاکە بۆ نمونە تابلۆیە بکێشی چ شتێک سەرنجی تۆ زۆر ڕاکێشێ بۆ کێشانی تابلۆ؟ وڵاتە هەموو شتێک کە شزانم جاری وایە شتێکە بینم حەزەکەم بشێ لەو شتە نیشان بەم بە بینەر هەرو وەک باڵی هەڵۆکە کەوتم کە فڕینی تایە بەڵام هەڵۆکەم کێشە لەوانەیە زۆر جالب نەبووایە شتێکی عادی بووە بەڵام باڵەکەی نیشاندا کە هەر کەسە سەیریکە ئەزانێت بۆ فڕین و بینە سەر ئەوەی کە ئەم پێشانگای لێرە کردوێتەوە لە باشووری کوردستان ئەمە یەکەم پێشانگاتە یاخود پێشتریش پێشانگای کە تەبووە؟ نا سێوەم پێشانگام بوو لە ڕانیا پێشتریش لە هەولێر دووەم پێشانگام 2 ساڵەوە پێشیش هەر لە سلێمانی پێشانگام کردەوەی تایبەت بەخۆم. باشە تۆ وەکو هونەرمەندێ وەکو شێوەکارێ ئەوەی کەی بینی لە شارەکانی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان تا چەند حەزیان بۆ هونەری شێوەکاری هەیە تا چەند حەزەکەن بێن تابلۆ ببینن سێری پێشانگا بکەن؟ زۆر پێشوازی باشیان کرد یعنی ئەوەش هەندەرە بۆ هونەرمەند خۆشە کە بزانی ئەوە خەڵک پێشوازی لە هونەرەکە زۆر خۆشە ینی هەندەیە بەرەو ئیشی باشتر و ئیشی زیاتر بکەیت. باشە ئەمە قسە لەسەر هەندێک لەو تابلۆیانە بکەین کە ئێستا تۆ لەگەڵ خۆتە هێناوتە ئەم تابلۆیان کە لای تۆوەیە ویستوتە لە ڕێگای کێشانی ئەم تابلۆی چ پەیامێک بگەێنی چی لە مشکی تۆیا بۆ ئەوی کە بگەێنیت بۆ خەڵکانی کە سێری ئەو تابلۆیە؟ ئەم تابلۆیە وێنەی بەهارە جا چواروەرزم من کێشا بووە ئەو وێنەی بەهارە بە تێکسچەر بەرجەستەم کردووە لەگەڵ بۆیەی زەیتی ئەو ئیشەم کردووە کە ئەوە نیشانەی بەهارە ڕەنگوشتی بەهاری تایە. دوێنە کە قسەم لەگەڵا کردی وتە مەتوانی تابلۆیەک لە ستۆدیۆ بکێشیتە کاتی زۆر ئەوێ بۆ نمونە کێشانی ئەم تابلۆیانە چەندێکی پێچێ چەندی کاتەوە؟ ئەمە ئەوەی کە من بەرجەسەی بکەم مواد و شتەکەی بۆ حازر کەم پێچێت تا مواد دانێم چون من بە بۆیەی زەیتی ئیشەکەم بۆیە درەنگیشکەبێتەوە. بەڵێ زۆر باشە بینە سەر ئەوەی کۆمەڵی کار هەیە کۆمەڵێ ماتریاڵی کەی پێویستە تێکەڵیکەی تێکەڵکردنی ئەو ماتریاڵانە لەگەڵ ڕەنگەکانە تا چەند هەوڵەی بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە بۆ ماوەیەکی کاتی نەبێ بۆ نمونە ئەم درەختە دروست کردووە لە گوڵەکانە ئەمورویتیایە ئەم مرۆ لەوانێ ئەگەر بە شێوازێک دایبنێ بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە بەڵام ئەگەر بە شێوازێک داینێ توم و تۆڵ نەبێ زوو بوەرێ بکەوێتە خوارەوە تا چەند کار لەسەرەوە ناکەێت. وەڵامە زۆر کارم کردووە لەسەرەوانە حتا لەوحەکەش بۆ خۆم دروستم کردووە یعنی ژێرسازی چاکم بۆ کردووە کە بە ماوەیەکی کەم لە بین نەچێ ئەو شتە هەر بمێنێتەوە ئەوانەش کە شتەکانی کە ئیسفادەم کردووە هەمووی شتی باشم بەکارهێناوە کە تێک نەچێ بۆی زەیتیش کە کات زۆرە بە تێک بچێ. باشە ڕۆژیناگیان ئەگەر ئێستا بینەرێکی بەڕێز بێت یەکێک لەم لەوحانەی تۆی دەستکەوێت چۆن پەیوەندی بە تۆ بکە پێیجێکی پەپلێکی تایبەتە هەیە کە بۆ نمونە هاڵاتیان لە ڕێگەی ئەو پەیجێتەوە داوای هەر وێنەیەک بن کە خۆیان مەبەستیان و تۆ بیکێشیدیان چۆن؟ بەڵێ پێیجی ئینستاگرامم هەیە بە ناوی چیەوە پەیجەکە؟ ئارت گالێری دێکۆراتیوی 2 و پێیجی خۆمە کە ئیش و شتەکانم لە یاداناوەتوانن ببینن. زۆر باشە تا چۆن گرنگی بەوەیاوە لە ناو سروشتە تۆ وێنە بکێشی؟ ڕا وێنەی سروشتیشم زۆر کێشا بووە بە بۆی ئاوی بە بۆی زەیتی بەشێ لە ئیشەکانم کە سروشتی بوو بەشێکیشیان ئەم ستایلە جیاوازە بوو. چ ڕەنگێک لای تۆ زۆر خۆشەویستە لە وێنەکان تا زیاتر ڕنگدانەوەی هەبێت؟ من سپی و ڕەشم زۆر پێ جوانە زۆربەی ئەلبەتە بۆ هونەرمەند هەموو ڕەنگە جوانی خۆی هەیە بەڵام ستایلی من ستایلەکانم زۆربەی ڕەشە زۆرێک لە تابلۆکانیشی لێرە ڕەنگی ڕەشی زۆر بەکارهێنێت. بەڵێ بەڵام ڕووناکیەکم لەو ڕەشە هێناوەتە دەرەوە. چۆن؟ بۆ نمونە ئێستا و ئیشەی من ڕەشە کە سەیریکەی ڕەش هیچ نییە نیشانەی ماتەم و ناڕەحەتیە ڕەنگێکی خۆش نییە بەڵام
من شتێکی ڕوونم لێ هێناوەتە دەرەوە کە بینەر کە سەیریەکە بەلایەوە زۆر جوانە ینی لەبوون لە نێوان ڕەشەکە هیوایەکە بەخشی بۆ دەست خۆش زۆر باشە دەستەکانە خۆش بە خاتە ڕۆژینە سپاس بۆ تۆمان دوومان کردی بەخێر سەر چاوان خۆش بە بۆ میوانداری زۆر زۆر بەخێر سپاس مامەدە